ئەو بابەتەی کە دەمەوێت باسی لەسەر بکەم لەسەر ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە دوای 7 ئۆکتۆبر و پەیوەندیدار بە کوردستانەوە گۆڕانکاریانەی کە هەبووە لە دوای 7 ئۆکتۆبری 2023ەوە قۆناغگەلێک تێپەڕیوە کە ئێمە بینەری ئەوەین کە گۆڕانکاری زۆر بنەڕەتی لە کوردستانە بەتایبەت چ لە ڕۆژاوا چ لێرە لە باشوور لە باکوور و لە داهاتووشدا گەری زۆریە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو بدات هاو کات وڵاتانی دەوروبەریش تووشی گۆڕانکاریەکی بنەڕەتی بوونەتەوە. چەخماخەی ئەم گۆڕانکاریانە کە هەبووە تاکو ئێستا 7 ئۆکتۆبری 2023 وەکو خاڵی وەرچەرخانی توانین باسی لێ بکەین لە هەموو توێژینەوەکانی شار بۆ جۆرە باسی لەکەن بەڵام ئەوەی کە هەیە بێگومان پێش ئەوەش گۆڕان فاکتەرگەلێک هەبووە کە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەرەوەی کە ئێستا ئەم گۆڕانکاریانە بم جۆرە ببینین. من پێم وا بووە هەمیشەکە 7 ئۆکتۆبر هەڵە تێگەیشتنێکی ئیسرائیل بوو لە سیاسەتی دەرەوەی خۆی لە بەرامبەر دراوسەکانیدا. هەڵە تێگەیشتن مەبەستمەوەیە کە ئیسرائیل پێی وا بوو کە بە فرێزکردن واتە بە بەستن بەستەڵەکردنی کێشەکانی لەگەڵ ئەو وڵاتانی دەوروبەری ئەو گروپانی دەوروبەری نەشەڕی بوێت نەئاشتی ئەتوانێت سەر بکەوێتەوە لە پاڵێەوەدا پرۆسەگەلێکیان پرۆژەگەلێکیە بوو پرۆژەی ئاشتی ئیبراهیم پرۆژەی ئابووری کۆریدۆری هێند ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئەوروپا بەڵام 7 ئۆکتۆبر نیشانیدا کە ئیسرائیل لە هەڵەیەکی گەورەدا بووە ئەو هەڵە گەورەیە کە ئەو هێرشە کرایە سەر ئیسرائیل ڕوونی کردەوە کە دەبوو ئیسرائیل بە جۆرێکی تر هەڵسو کەوتی بکردایەوە هەر ئەوەش بوو کە لە وەڵامدانەوەی ئەو گۆڕانکاریەدا کە لە 7 ئۆکتۆبر ڕوویدا ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕۆژە قۆناغێکی نوێوە. ڕۆژهەڵاتی نێوەڕاست قەت ناتوانێت بگەڕێتەوە پێش 7 ئۆکتۆبری 2023 لەبەرەوەی کە ئێمە لە ماوەی کەمتر لە ساڵ و نیوێکدا چەند یەکەی سیاسیمان بینیوە کە کەوتووە لە مێژووی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە تۆزێکەوە بێگومان گۆڕینی ڕژیمەکان ئاسایی بووە بەڵام گۆڕینی ڕژیمەکان زۆر بەو خێراییە یان دەسەڵاتەکان زۆر شتێکی نوێ بوو. حەماس لە غەزە کەوت حەزبوڵڵا لە لوبنان کەوت بەشار ئەسەد کەوت حوسیەکانی یەمەن تووشی پاشەکشەیەکی گەورە بوون و هاوکاتیش لە پاڵەوەدا ئێمە بینەری ئەوەی کە عێراقیش خەریکە دەبێت بە بەشێک لەم گۆڕانکاریانە. لە دوای هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر حەماس و پاکتاوکردنی ئەو ناوچەیە و نێارەکانی خۆی ئێمە بینەریەوە بووین کە ئەکتەرگەلێکی دیکە هاتنە ناو ئەم هاوکێشانەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەوە بە شێوەی ڕاستەوخۆیش ئێران یەکەم ئەکتەری دەوڵەتی بوو کە کاردانەوەی فەرمی هەبوو مەبەستن جوڵاندنی هێزە. هێرشکردنی ئێران بۆ سەر ئیسرائیل بووە هۆی ئەوەی کە کوردستان ببێت بە بەشێک لەم گۆڕانکاریانە. باشووری کوردستان یەکەم قەوارەیەک کە بوو بە بەشێک لەم گۆڕانکاریانە لەوێدا کە کاتێک کە ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل پێش بە هێرشەکە موشەکەکانی ئێران لە باشووری کوردستانەوە گیرا هێزێکی دەرەکی لێرە بە سیستمی بەرگری جیاواز لە ناوچەی سۆران و ئەو دەڤەرە موشەکەکانی ئێرانی پێش پێگر برەوە ئیسرائیل نەڕەوە کەواتام جوگرافیا ئەکتیڤ کرایەوە باشووری کوردستان کەوتە ناو هاوکێشەکەەوە. لە دوای ئەوە ئێمە ڕێکەوتی مانگی 2 2024 ڕۆژاوای کوردستانیش کەوتە ناو ئەو هاوکێشانەوە لەو کاتەدا کە ئەمریکایەکان وەڵامی هێرشەکانی سەر تاوەری 22 ئۆردۆنیاندایەوە. ئەو کاتە بوو کە پێش گۆڕانکاریە گەورەکان ڕۆژاوای کوردستان بوو بە بەشێک لەم گۆڕانکاریانەی ئێستا جوگرافیاکەی ئەکتیڤ کرایەوە و هەر ئەوە بوو کە تورکەکان کاتێک باسییان لێ دەکرد دەیانوت کە کوردەکان پلانێکی گەورە هەیە دەیانەوێت دەمی کوردەکان بگێنن بە دەریا لەبەرەوەی کە کوردەکان جوڵەیان پێکرا لەو ڕێکەوتەدا لە ڕۆژاوای کوردستان لە ڕووباری فۆرات پەڕاندنیانەوە ویستیان زیاتر بپەڕێنەوە بەڵام ڕووسیە پێشی پێگرتن ئەو کات و تورکەکان هەوڵێکی زۆریاندا کە کورد نەتوانێت بپەڕێتەوە بەشی ڕۆژاوای ڕۆباری فرادوە زۆر ناوچە بەدەستەوە نەگرێت نەڕوات بەرەو لازەقیە و ئەو شوێنانە بۆیە ئەم جوڵە کرا بە ئەحمەد شەرع پاڵپشتێکی گەورەی تورکیا و قەتەرەوە دەسەڵاتی بەشار ئەسەد ئێستا من دەزانم هەموو ئاگادارن لایەنی جیاوازی هەیە کە لە ڕەهەندی جیاوازۆ باسی لێ کراوە کە چۆن ڕووخاوە نامەوێت بڕۆمەسەر و بابەتە دەمێ بڵم کە ڕۆژاوای کوردستانیش بووە بەشێک لەو هاوکێشەیە بەو
بەدادارمانی دەسەڵاتی بەشار ئەسەد کورد لە ڕۆژاوای کوردستان بوو بە ئەکتەرێکی سەرەکی لە دیاریکردنی داهاتوی ڕۆژاوا سووریا بە شێوەیەکی گشتی. هەر ئێستا کێمە قسەکەن پێکەوە ئەحمەد شەرع لە فەرانسە لەگەڵ یا گفتوگۆگرە یەکەم بابەتێک کە باسی لەگەڵاکەن دەڵێن کە کوردەکان مافەکانیان ئەوەیە و هەرێمەکە جیاکراوەتەوە بۆیان دەبێ پارێزراو بێت تا کورد لەوێ تا ئاستێک پارێزگاریەکی لێ دەکرێت چێ لەلایەن ئەکتەری هەرێمیەوە وەکو بتوانم بڵێم ئیسرائیل تا ئاستێکی زۆر وەچی لەلایەن ئەکتەری نێودەوڵەتیەوە وەکو فەرانسەیەکان کە دەوری گرنگدەگەن هاوکات ئەمریکایەکان. تاکو ئێستا باسی ئەو دوو پارچەمە کردووە بەڵام پارچەیەکی دیکەی گرنگی کوردستان کە ئێمڕۆ گۆڕانکاریەکی بنەڕەتیشتیا ڕوویدا باکووری کوردستانە. باکووری کوردستان تورکیا بۆ خۆی جوگرافیەکەی ئەکتیڤ و کارا کردەوە نەیهێشت هیچ گۆڕانکاریەک بڕواتە ناوخۆی تورکیەوە لە ڕێگەی کوردەوە لە ڕێگەی باکووری کوردستانەوە یان لە ڕێگەی لایەنە سیاسیەکانەوە بۆی دەستپێشخەری پرۆسەی ئاشتیان کرد بۆی کە پێش بە ئەوە بگرن کە گۆڕانکاری گەورە لە وڵاتەکانە ڕوونەدا لە ڕێگەی کوردەوە کورد پۆتانسیێل و توانایی ئەوەی هەیە کە ئەو گۆڕانکاریە بکە بەڕاستی لە تورکیا کە ئەمڕۆ هەواڵی ئەوە بڵاو کراوەتەوە کە کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان بەسراوە و دیانەوە چەکەکانیان دابنێنیان بەرەو هەر ئاخارێک بڕوە نازانین ئێمە. بەهەرحاڵ ئەم سێ پارچە ئەکتیڤ و کاران لە ئێستادا دوانیان بەدەستی لایەنی دەرەکیەوە وەکو ئەوەی کە باکووری کورد وەکو ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان ئەوەیەکێک لەن ئەکتەری هەرێمی و ناوخۆییەوە لایەن تورکیەوە کاراکراوەتەوە بۆ ئەوەی کە دەوری بەو جۆرەی کە خۆیان دیانەوێت دەور ببینن لە ناو هاوکێشەکانە. دەبێنێتەوە ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای هاتنە سەردەسەڵاتی دۆناڵد ترامپ ئێران لە دوو ڕەهەندەوە کەوتە ژێر گوشاری بنەڕەتی. پێش هاتنی ترامپ لە ئیدارەی جۆ بایدنە ئەمریکایەکان فشاریان نەبوو لەسەر ئێران فشارێکە زۆر قرس نەبوو بتەنیا ئیسرائیل بوو ئەو فشارە گەوری خست بۆ سەری بەڵام لە دوای هاتنی ترامپ ئێمە دوو ڕەهەندی ئیسرائیلی ئەمریکایی دەبینین بۆ سەر ئێران کە ئێستش بۆ سەر مێزی دانوستان و گفتوگۆڕیان کێشاون و دەیانەوێت کە بەو قسە خۆیان دەیکەن مۆدێلی لیبیست جێبەجێ بکەن لەسەر ئێران. جێبەجێکردنی مۆدێلی لیبی واتە چەککردنی ئێران واتە لاوازکردنی ئێران لە کاتێکدا کە لە دەرەوەی سنوورەکانی خۆشی هەموو باڵەکانی بڕاوە. لە ئێستادا کە ئێمە خەریکین پێکەوە قسەکەن زۆر بابەت و باسی سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کە دەڵێن ڕەنگە گفتوگۆ بکرێت لەگەڵ کوردیشا لەوێ کە من بە دووری نازانم بەڕاستی وم پێشم وایە کە ڕەنگە گفتوگۆ هەبێت ئێستش لە نێوان لایەنە کوردیەکان و لایەن ئێرانیشدا بەڵام چۆن هەڵسو کەوتکردنی کورد لەگەڵ ئەو گۆڕانکە کە پێم پێشم خراپ نییە بەڕاستی گفتوگۆشیان هەبێتەوە ڕەنگە ئەگەر بەڵام ئەگەر یەکدەست بن بتوانن پێکەوە گفتوگویان هەبێنەکەوەی کە لایەنێک بە تەنیا بڕۆ چ دەستکەوتێکیان هەبێت چۆن بتوان لەگەڵ هەڵسو کەوت بکەن ئەوە بابەتێکە کە لە داهاتوای بینینەوە. بەڵام بەدەر لە ئەم بابەتانە کە هەیە من پێم وایە کە ئێران خاڵی سەرەکیە بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا بۆ ئەوەی کە گۆڕانکاری تێدا بکەن. چەند قۆناغی گرنگ لە 7 ئۆکتۆبر بەملاوە وەکو گەورەت وەکو خاڵی وەرچەرخانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەتوانین باسی لێ بکەین کە پەیوەستە بە ئێرانەوە یەکێکیان کوشتنی حەسەن نەسڕڵڵاست کە لە کوشتنی حەسەن نەسڕڵڵا ئێمە پرۆژەی نەزمی نوێی ئیسرائیلی دەبینین بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە فەرمی باسی لێکرەوە ئۆپەراسیۆنە ناو لێ دەنێن ئۆپەراسیۆنی نەزمی نوێ. نەزم مامۆستا شێرکۆ لێرەیە ئاگادارە و باش لە ڕوانگەی تیۆریەوە تێدەگەین کە دەزانێت کە مەبەست چییە. نەزم لە بۆ کەسانێک کە زانستی سیاسی بەتا بە سیاسەتی نێودەوڵەت دەخرێن کاتێک وشەی نەزم دێت سیگناڵەکان گوێشکەکانمان تۆزێک تیژە بێتەوە چون شەکە زۆر قورسە ئەوە کاتێک باس لە نەزم دەکرێت و کاتێک وڵاتێک دەڵێ نەزمێک تێک دەدەم واتای ئەوەیە کە گۆڕانکاریەکی بنەڕەتی هەڵتەکاندنێکی گەورەی یەکەی سیاسی ئەمە بە چاوەڕێ بنکە بەڕاستی شەرواسە ئەم نەزمەکە لە دوای زۆر کەس دەڵێن لە دوای شەڕی جیهانی دوومی جیهانیەوە ئەم نەزمە دامەزراوە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە زۆر کەس دەڵێن لە سایکس پیکۆ بۆم دێوە دامەزراوە ئەم نەزمە دامەزراوە بەڵام بە هەر حاڵ هەرچێکە هەیە ئیسرائیل دەیەوێت تێکی بە ئیسرائیل دەڵێت من ئەبێت تێکی بدەم. من بۆ خۆم ئاوە بەم جۆرە دامڕێشتووە ئەو تێکدانەی ئیسرائیل بۆ ئەم ناوچەیە ئەوە یەکە ئەو یەکە سیاسیانەی کە حکومڕانیەکەیان بە شێوەی نەریتی
دژی ئاسایشی نەتەوەیی ئیسرائیل بووە دەبێت تووشی گۆڕانکاری بێت هیچ ئەم لاولایەکی تێدا نەهێشتۆتەوە و هەروەش هەڵسو کۆتی دەکا کردووە چ حماس چ حەزب الله چ بەشار ئەسەد و چی ئەوانەی عێراقیش من پێم وایە کە ئەوانیش دەتوانێت بەشێکن لەم گۆڕانکاریە و هاوکات بۆ ئەمە ڕێگە خۆشکردنیەکە بۆ ئەوەی ئێران بۆیە ئەمە وت بۆی کە بگەڕێمەوە سەر ئێران جیا لە قۆناغی هێرشکردنەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل ئیسرائیل بۆ سەر ئێران کە ئەوە دەتوانێت لە باسی لێ بکرێت بەڵام و خودی ئەکت و باسکردنی نەزمەکە و هەڵتەکاندنی نەزمی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەتوانێت کە لە زۆر ڕەهەندەوە باسی بکرێت بەڵام هەر ئەوەی کە ئێمە ئێستا بینەرین بە شێوەی تیۆری نەزم و هەڵتەکاندنی نەزمواتە هەڵتەکاندنی یەکەی سیاسی و بە پراکتیکیش ئەو خەریکە جێبەجێ دەکات لە ئێستادا چەند سێ چوار یەکەی سیاسی کەوتووە و ئاخری یەکەی سیاسیش کە باسی لێ دەکات ئێران کە من پێم وایە کە ئێران تووشی گۆڕانکاری دەبێت لە داهاتوویەکی نزیکیش داوە چ ڕێکەوتن بکات لەگەڵ ئەمریکا چه ڕێکەوتن نەکات هیچ ڕێگەیەکی بۆ نەماوەتەوە وەکو پێشووتنیە کارتی نەماوە بەدەستەوە ئێمە ئەبێت چاوەڕوانی ئەومان هەبێت کە جوگرافیای ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەکتیڤ و کارا بکرێتەوە پەیوەست بێ بە ئەم جوگرافیایی کە ئەو سێ بەشەکانی تری کوردستان کە ئەکتیڤ و کارا بوون و هەر ئەوەیە کە بەشێک لە ڕناکبێری کورد کە باس لێ دەکات باز لە ئەوە دەکات دەڵێت کە ئێمە ڕەنگە دەوڵەتێکی کوردیش دروست بکە کەم پێم وایە زۆر قورسە ئەو وشەیە ڕەنگە دکتۆری چاوەڕان بێت دەوڵەت دروستکردن تۆزێک ڕەهەندی جیاوازیەوە پێمانە بۆ واسانێ دروستیکەن بۆ من بەڵام مەبەستەکە زیاترەوەی کە دۆزی کورد زیاتر بەرەو پێشەوەڕوە و بە خۆشحاڵیەوە سەرکەوتنی ڕۆژاوای کوردستان لەبەر ئەوەیە بەشی زۆری بەبەرەوە بوو کە خۆیان لەسەر ئەرزی واقعمانەوە چەکیان بەدەستەوە بوو پارێزگاریان کرد لە خۆیان بەڵام بەشێکیشی پەیوەندی بۆ بووکە لێرەشەوە یەکێکی سیاسی کوردی هەبوو توانی کە یارمەتی دەربێت لە داهاتووشدا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان من پێم وایە کە ئەم دوو یەکەی سیاسیەکە کورد هەیەتی دەتوانێت یارمەتی دەری بێت بۆ داهاتوی ڕۆژهەڵاتی کوردستان و بتوانێت تا ئاستێک دۆزی کوردیان لە ئەو بەشەی کوردستانیش بڕواتە پێشەوە وەکو آخر خاڵێکە باسی لێ بکەم کاتێککە ئێران دەسەڵاتی ئێران شای ئێران ڕووخا کورد لە ڕۆژهەڵاتەن ماوەی ساڵ و دووسێ ساڵی ژەو ناوچانەی بەدەستەوە بەڵام نەیتوانێت بیپارێزێ لەبەرەوەی کە پشتی جبهەیەکی نەبوو کەسێک نەبوو یارمەتی دەری بێ لە ڕۆژاوای کوردستانە بەشی سەرەکی وتم هەمووی خۆیان بوون خۆیان کردیان خۆیان مانەوە شەهیدێکی زۆریاندا بەڵام بەشێکیشی پەیوەندیەوە بوو کە کورد لە دوای دەوڵەتی مۆدێرنەوە لە ئێستادا لەم قۆناغی ئێستادا بەهێزترین قۆناغی کوردە چون یەکەی سیاسی فەرمی هەیە وەکو باشووری کوردستان لە سیستمی نەتەوەییدا دانی پێدانراوە و هاوکات ڕۆژاوای کوردستانیش خەریکە بەرەوە و ئاراستەیە دەڕواکە لە دۆخی دیفاکتۆ ببێ بە دۆخی تیژۆر کە دەتوانێت کە بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش کاریگەری ڕاستەوخۆی خۆی